ئەزیزان کاتێک کەسێک دەیەوێت هەلێکی کار بەدەست بهێنیان ئەو تا سیڤەک پێشکەشکە یەکسەر لێ پرسن کە تۆ چی لێ هاتوویەکت هەیە و هەمیشە ئەو کەسانی کە لە دامەزراوەکاندا کار دەکەن لە هەر پیشێکدا کار دەکەن ئەگەر کەسانێکی لێ هاتوو بن ئەوە بە کەمترین کات و باشترین کوالەتی کارەکانیان ئەنجام دەدەن. کەسانێک کە لێ هاتووییان هەیە و کەسانێکی لێ هاتوو ناو دەبرێن کۆمەڵک خەسڵەتیان هەیە. جا ئەم خەسڵەتانە ڕەنگە خۆڕسکی تیاابێ بەڵام زۆربەی ئەو خەسڵەتانە ڕەنگە بەدەست بێت و ئێمە بتوانین بەدەستی بێنین بۆ ئەی کە لێ هاتووی لە خۆمانە بنیاد بنین و ببینە کەسێکی لێ هاتوو کە جێدەستمان دیار بێت لە هەر پیشە و کارێکدا کە ئیکەین و بتوانین بەرهەم و توانای خۆمان تێکەڵ بە لێ هاتوویەکان بکەین. زۆر گرنگە بزانین ئەمە چۆن دەکرێت و چ ڕێنماییەک هەیە ئەو کەسانەی کە لە بواری پەرەپێدانی خوددا کار دەکەن چۆن ڕێنمایی ئێمە دەکەن بۆی کە ئەم لێ هاتوویانە بەدەست بێنین. بگومان باسی زیاتری ئەم تەوەرە دەکەین و بەوردوو دروشتی دەچینە لای ئەو پرسیارانە کە دڵنیان بۆ هەمومان گرنگە بە میوانداری مامۆستا سەربەست فەتاح ڕاهێنەری پەرەپێدانی خود کە لەم تەوەرە لەگەڵمانە. مامۆستاگیان بەخێر بێت. سپاس بە ئامادەبوارێت. مامۆستا بەکێ دەوترێت کەسی لێ هاتوو؟ بەناوی خۆی گەورە دەستان خۆش بێ. بابەتەکە بابەتێکی هەستیارە، توانم بڵم بابەتێکی زیندوی ئەمڕۆی ڕۆژگاری ئەمڕۆیە کە هەم خەڵکی خاوەن کار و هەم گەنج و هەم ئەوانەی کە یانەوێت لە ژیان بەردەوام بن وە سوودێکیان هەبێ بۆ کۆمەڵگا. بەڕاستی بابەتی لێهاتووی گرنگە بۆ ئێمە کە هەموو لایەک بیزانێ کەسی لێهاتوو کێیە. ئەمە زۆر مهمە کە ئێمە بیناسینەوە. طبعاً کە باسی کەسی لێهاتووەکەین کەسی لێهاتوو لە ئەسنای کارکردنا دەرەکەوێ، یعنی کەسێکە ئینتاجێکی زیاتری هەیە، کەسێکە کارێک بە باشترین ئەکا، کەسێکە زانیاریەکەی باش ئەگەیەنێ، کەسێکە مناڵەکەی باش پەروەردەکە، یان کەسێکە دەستەکەی باشەڵێتەوە، پێشکەشکارێکە لەناو پێشکەشکارەکانە دیارە، مامۆستایەکە لەناو مامۆستاکانە دیارە، سەرۆکی وڵاتێکە لەناو وڵاتەکانی ترا دیارە بۆ خزمەتکردنی خەڵکی. کەواتە ئەتوانین بڵێن کەسی لێهاتوو ئەوەیە کە توانای هەیە ئەدایەکی باشی ئیشەکەی بکە، توانای هەیە ئەدایەکی باشی ئیشەکەی بکە، ئەم ئەدایە ئینتاجێکی لێت ئەم بەرهەمە خەڵک ئەیبینێ. یان کەواتە ئەتوانین بڵێن بە کورتی کەسی لێهاتوو ئەوەیە کە بەرهەمێکی هەبێ بە شێوازێکی باش بتوانێت ئەو خەڵکە قەناعەت پێ بکە کە لەگەڵێتی کە ئەم ئەتوانێم ئیشە بکە و ئەم ئەتوانێم ئیشە پێشخە. کەواتە توانای کەسەکە بۆ ئەدایەکی باش و بەرهەمێکی باش ئەتوانی بڵێ ئەم کەسە کەسێکی چیە؟ کەسێکی لێهاتووە. باش ئەبێ لێهاتوویەکان سەرەتا بەدەست بێنێ ئەم کەسە کە کاری پێکرد ئەبێتە کەسێکی لێهاتوویان ئەو تا کەسانێکمان هەیە هەر ئیشێکیان پێ بسپێرەوە ئەتوان بە لێهاتووی ئەنجام بدەن. ئەمە پەیوەندی بە هەندێک بابەتی دیکەوە هەیە، پەیوەندی بە سیفاتی کەسەکەەوە هەیە، سیفاتی ئەم کەسەم سیفەتانی تایە و پەیوەندی بە هەم بە توانا و هەم بە مەعریفە بە زانیاری و هەم بە ڕاهێنان. ئەنجا ئەو کەسە بەڕاستی ئەبێ بە کەسێکی لێهاتوو. خۆی لێهاتووی لە هەندێک خەڵکە هەر وجودی هەیە، یعنی بەڵێ لێهاتووی لە سلوشتی هەموو کەسێکە هەیە، بەڵام زانیاری و ڕاهێنان و خەم بۆ ئیشەکە ئەمانە لێهاتوویەکەی زیاترەکە. یعنی هەموو کەسێ بۆ ئەو ژیانەی کە هەیە و ڕەخساوە هەموو کەسێ بە جۆرێ لە جۆرەکان لێهاتووی هەیە بۆ ئەو ئیشە. بەڵام ئەم لێهاتوویە پێی ناوترێ لێهاتووی کە ئێوە مەبەستانە، ئەمە پێوتری سیفاتی شەخسی، سیفاتی کەسەکە، ئەمە پێوترێ توانای کەسەکە. یعنی بۆ نمونە توانای گوێگرتن سیفەتێکە لە مرۆڤەکانە هەیە وە نییە؟ بەس ئایا هەموو کەس ئەتوانێت باش گوێ بگرێ؟ کەواتە ئەو کەسێک کە باش گوێ ئەگرێ کەواتە لێهاتووی هەیە لە چییە؟ لێهاتووی هەیە لە گوێگرتنە. بە نمونە کەسێک سەرکردەیەکە، باشە سەرکردەیەکە، ئەم کەسە سەرکردەیە، ئێستا سیفەتێکی سەرکردایەتی تێ، ئایا ئەتوانێت باش ئەدای سەرکردایەتەکەی بکە؟ ئایا ئەو جەماوەری کە لەگەڵایەتی ئەو خەڵکی کە لەگەڵایەتی لە ئەدای ئیشەکەی رازین و ئایا بەرهەمی بۆیان هەیە؟ ئەمانە ئەبنە چی؟ ئەبنە ئەوەی کە ئەم کەسە تا چەند ئەتوانێت پەرە بە ئیشەکەی خۆیدا. گرنگترین شت لە بابەتی لێهاتوویە وا ئەکا لە مرۆڤەکە لێهاتووی بێ ئاڵێ ئەو
ئەو توانە و مەهارەی کە لە هەموو مرۆڤەکانە هەیە بتوانێت وەعی زاتیە. یان یەکێک لەو شتانەی کە ئێمە کە باسی خەسڵەتی کەسی لێهاتووەکەینە بێ و کەسە وەعی زاتی هەبێ، یعنی خۆی لە چیا بەتوانایە، یعنی ئەتوانێت لە چیا لێهاتوو بێ. یعنی بۆ نمونە ئایا پرسیارێکین ئەکرێ هەموو کەسێ بتوانێت سەرکردە بێ؟ دەی ئێمە کێشەیەکمان هەیە لە ناو تاکی کووردا هەمووی ئێوە سەرکردە بێ، بۆی لێمان تێگەچێت. ئایا هەموو کەس ئەتوانێت مامۆستایەکی باش بێ؟ نەخێر. ئایا هەموو کەس ئەتوانێت دکتۆرێکی باش بێ؟ هەمووی ئەتوانێت. خەڵکێکی زیرەک ئەتوانێت دکتۆر بێ، بەس ئایا کێ ئەتوانێت دکتۆرێکی باش بێ؟ وانێ کێ ئەتوانێت منداڵێکی باش بێ؟ کێ ئەتوانێت پێشکەشکارێکی باش بێ؟ ئەمە کە مرۆڤ وەعی زاتی هەبوو، ئەو کاتە ئەم کەسە زیرەکیشی بۆ دروستە بێ. یعنی زۆر گرنگە هەموو مرۆڤێ بۆ خۆی زیرەک بێ. زۆر جا کەسێکی بۆ کەسانە کە تۆزە خۆپەرست نەڵەنچی ئەڵە بۆ خۆی زیرەکە، وانێ بەس ئەم بۆ خۆی زیرەکە گرنگە لە هەموو کەسێکە نەوعەمما کەمێک ناڵێن زۆر وای لێ نەکا کە مافی خەڵقوا، نەوعەمما زیرەکیەک و ئەنانەتێکی تیابێ بۆ خۆی کە ئەم وەعیە زاتی وا لێ بکە کە بتوانێت گەشە بە خۆی بدا، کە بتوانێت چی بکە؟ ئەو توانایانی کە هێتی گەشە بە خۆی بدا بتوانێت لێهاتووەکەی وای لێ بێت خۆگونجاندنی هەبێ لەگەڵ کۆمەڵگایە. یعنی گرنگترین شت بەڕاستی لە بابەتی لێهاتووە ئەمەیە، تۆ چۆن خۆت ئەگونجێنی لەو شوێنەیە. ئەم مرۆڤە لە شوێنێکە کارمەندە، باشە کارمەندێکە، ئەم کارمەندە ئەوەندەی بە معریفە بە بڕوانامەکەی بە زانیاریەکانی بە شخصیت و کەسایەتێکی وەرگیراوە، وەنیە؟ بەس چۆن ئەتوانێت بەردەوام بێ لەم شوێنە بە لێهاتوویەکان ئەتوانێت بەردەوام بێ. یعنی چی؟ یعنی لەو مؤسسەیە ئەم تاکە بەرهەمی چییە بۆ ئەم مؤسسەیە؟ واتە بە بەرهەمەکەیە ئەتوانێت تەطویر بەخۆی بدا لەو مؤسسەیە. بۆ نمونە زۆر جاڵێ کەسێک لە شوێنەکە کارگوزارێک بووە، ئەم کارگوزارێت دوای وای لێهاتووە وردە و لە تەطویری بەخۆی داوە، لێهاتوویەکانی دەرخستووە بۆ بە مدیری مؤسسەکە. ئەمە لە زۆر شوێنە ئەم شتانە والیدن، بەڵام بەو شەتەی ئەم کەسە بیەوێت تواناکانی خۆی لێهاتوویەکانی خۆی بخاتە گەڕ. ئەکرێ خۆی توانای خۆی بدۆزێتەوە، بیر بکاتەوە، ینی بزانێکە لە چیە ئەم دەتوانێت پلانە ئیش بکە، ینی میکانیزمێکەیە بۆ دۆزینەوەی توانا و مەهارەتی خۆم. خۆی دوو شت خۆی ئێمە ئەساسیەتەکانمان لەبیر نەچێ. معریفە و زانیاری، بڕوانامە و زانیاری ئەمانە ئەساسیاتن. یعنی مرۆڤ پێویستە، چکۆ بەڕاستی بنمونە کەسێک لە کەسێکی بۆ منێکن بە مدیری دائیرەیەک یاکەن بە موظف لە شوێنەکە ئەبێ معریفەی ئەو شوێنەی هەبێ، ئەبێ زانیاری و اختصاسیەکی ئەڵێ ئەبێ شارەزا بێ لەو بوارەیە، ئەبێ شارەزایەکی لە بوارە. بەڵام دوایی دووشت زۆر مهمە بۆ ئەم کەسە. یەکەم خەم، واتە ئەم ئیشە بوو بێ بە بەشێک لە ژیانی ئەم کەسە، بوو بێ بە خەم بۆی، خەم و خولیای. چکە ئەڵێ هەر شتێک نەبێ بە خەمی مرۆڤەکان ناتوانێت داهێنانی تیا بکە، کە بوو بە خەم ئەنجا بیری بۆ کاتەوە، کاتە قسەکەی جەنابدە. ینی کە ئەم مرۆڤە ئەبێ بە خەمی هەبێ و پاشان بیری بۆ بکاتەوە، چونکە لێهاتووی بەبێ بیرکردنەوە نابێت. یعنی لێهاتووی و بیرکردنەوە دووشتی لێکدانە براون. هەر مرۆڤێ لە ناو دامەزراوەیەکە لە ناو مؤسسەیەکە بیر بۆ ئیشەکەی خۆی نەکاتەوە، نەبوو بێ بە خەم، نەبوو بێ بە خەم، نابێ بە بەشێک لە ژیانی، نەبێ بە بەشێک لە ژیانیشی ناتوانێت سەرکەوتوو بێ. کاتە زۆر گرنگە ئێمە هەر ئیشێکمان هەبێ ئەبێ بەڕاستی ڕۆژانە بیری بۆ بکەینەوە، ڕۆژانە لە ناو دەفتەرەکانمانە تێبینی بنووسین. ئێستا بۆ منە خەڵکێکی زۆری ئێمە دەفتەری نییە، ئەتوانێت لە نۆتی مۆبایلەکەی بینووسێ. یعنی هەر کەسێک لە ناو مؤسسەیەکا بوو، ئایا ئەم کەسە مدیرە، سەرۆکە، کارمەندە، هەر ئیشێکە، ئەگەر لە ناو نۆتی مۆبایلەکەیە بەلایانی کەمەوە ڕۆژانە هەفتەی جارە دووسێ پێشنیاری نەخستە ناو نۆتی مۆبایلەکەی، ئەم کەسە ناتوانێت لێهاتوو بێ. یعنی ئیش و لێهاتووی نادرێتە بەر. بۆی ئێمە کە بتوانین چی بکەین، توانین داهێنانی بکە. لێهاتووی ئەمەیە کە تۆ بتوانی بیرکردنەوەکانە بەکاربێنی بۆ ئەوەی بزانی چۆن ئەدای ئەم ئیشە بە باشی ئەەکەی. ئەمە زۆر مهمە. ئەویش بە چی ئەبێ بەڕاستی؟ بە کۆمەڵش یەکێ لەوانەوە ئیزاتیە، یەکێ لەوانە ئەوەری گوێگرتن. یعنی ئەم مرۆڤ ئەبێ بەڕاستی بزانی گوێ بگرێ. من ئێستا ئەگە گوێ لە جەناب نەگرم پرسیارەکانی تۆم لەپێ دەچێتەوە. تۆ باش گوێ لە من نەگری ناتوانانی زانیاریەکانی من دەربێنیت. پرسیارکردنەکانی ئێوە هۆکارە بۆی من زانیاری باشتر بدەم. یعنی ئەمە چ پێڵن چی؟ ئەمە پێڵن لێهاتووی. یعنی تۆ چەندە لێهاتوویت، هەتا لێهاتووی لەوەی کە سەیرەکەی کەسێکە بۆ نمونە زۆر جار بە دوو قسە کێشەیەک هەلەکە. هەیە توێژەرە، دکتۆرای هەیە،
بۆ نمونە لە عیلمە نەفسە لەوە دکتۆرە بەس لەو چ ناتوانێت وەکو کەسێکی بە ئەزموندار منە مەسوێ ناتوانێت لەو چسێکی کەسێک بە دوو کەلیمە کێشێکی گەورە هەلەکە بەس کەسێک خاوەن بڕانامەکی زۆریشە یا دنیا نەزەریات و ش دەهێنێتەوە کاکە خەڵکە لێ تێناگەونی بە دوو قسەی خۆش کابراایەکی با بڵێن لای خۆماڵە عەشار هە بە دوو قسەی خۆش کێشەکە هەلەکە بە دوو سوعبەت و بە دوو پێکەنین ئەمە پێڵەن چی؟ ئەمە پێڵەن لێهاتووی کاتە لێهاتووی ئەنجامە ئەنجامی ئەم ئیشەی کە تۆ ئێستا ئێمە ئەم بەرنامەیەکەین ئێستا ئەگە خەڵک ئیسفادەمان لێ نەکا شتێکمان زیادە پێ نەدابێ کاتە ئیشمان نەکردووە باش مامۆستا هەموو کەسێک بەشی خۆی لێهاتووی هەیە یان کەسانێکمان هەیە هەر بەڕاستی هیچ لێهاتوویەکیان نەبێ هەنگ بۆ من هەنێک کەسێ بڵێ من هیچ نازانم هیچ توانایەکم نییە هیچ لێهاتوویەکم نییە ئەم قسەی ڕاستە مادەم مرۆڤ لە ناو ژیانایە کاتە بۆ شتێک بەسوودە یعنی ئەمە شتێک نییە خوای بەڵام ڕەنگە نەیدۆزی بێتەوە بەڵام خەڵکی ئێمە مهتەم نییە بە دۆزینەوەی ئێمە یەکێ لەو کێشانەی کە هەمانە خەڵکی ئێمە لێهاتووی نادوو خەڵکی ئێمە تەمەڵە خەڵکی ئێمە بە تەمای سفرەی حازرە بە تەمای سفرەی حازرە و پاشان بەڕاستی بیریش ناکاتەوە بۆ ژیانی خۆی بیر ناکاتەوە لەم ئیشایەت بچێتە پێشەوە بە نمونە کەسێکە بڕوانامەی هەیە بڕوانامەی هەیە و ئێستا با بڵێن کارمەندێکە لە وەزیفەیەەکە ئەم کەسە ئێستا موچەکەی هەیە هیچ پێشی بە تەتویر نییە بیر ناکاتەوە لەوەی کە بەم تەتویرەی پێویستە ئیعجابی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشێ خەڵک سوودی لێ ببینێ ئاخر دەزانی خۆشترین شت لە ژیانی مرۆڤەکانە چییە ئەوەی کە چواردەورەکە و سوودی لێ ببینێ ئەمە گەورەترین دەستکەوتە لە ژیانی چیە لە ژیانی مرۆڤەکە هیچ مرۆڤێک نییە لە شتێکە لێ هاتوو نەبێ هیچ مرۆڤێک نییە ممکن نییە خوای گەورە مرۆڤێکی دروست کردووە هێنایەتی سەر زەوی بۆ شتێ بە سوود نەبێ ئەوە مرۆڤەکانن وەعی زاتیانە ها ئەوەی خاڵی سەرەتا وەعی زاتی نییە بیر ناکاتەوە بۆی کە خۆی لە چیا بتوانە ئیلا خوای گەورە هەندێ نیعمەت لە کەسێ بسێنێت و نیعمەتێکی پێبەخشێ بەڵام ئەوەی ئێمەین بەڕاستی ناگەڕین بە دوایە یعنی زۆر جاسەی لەکەی کەسێک هەر خۆی شتێکی لە ناو ماڵە لە شوێنەکە شاردوێتەوە نییە هینی بۆی ناڕوە خەیاڵی بۆی ناڕوە خەیاڵی بۆی ناڕوە هەر شتەکە هەیە خۆشی دایناوە خەیاڵی بۆی ناڕوە باشە بۆ ئەڵێ ئەمەم لەکوێ نەوەڵاوەڵا ئەمە لیان بردوم چیان کردو سەیرەکەی پاش ساڵە دوو ساڵ کوڵەوەڵا خۆمە لە فڵان شوێنە بوو بۆیە بەڕاستی تواناکان هەموو مرۆڤ هەیەی بەڵام هەموو مرۆڤێ لێهاتووی نییە ئەمە ئاگامان لەوە بێ لێهاتووی دەسەخرێ بەڕاهێنان ئەکرێ یعنی ئێستا ئێمە بۆ نمونە معریفە و زانیاری تۆ ئەتوانی ئێستا خەڵک ئەتوانێت معریفە و زانیاری لە ئێمە وەرگێ بەس بوو ئەوەی لێهاتوویەکانی زیادکە ئەبە ڕاهێنان بکە یعنی لێهاتوویی تەنها بە خوێندنەوەی کتێب و بەگوێبوون لە مامۆستایەک وەرناگیرێ لێهاتووی بە ڕاهێنان و لە ئەسنای ئیشا وەرەگیرێ یعنی هەر مرۆڤێک لە ئیشانە بێ لێهاتووەکانی دەرناکەوێت یعنی ئێستا بە نمونە ئەیکێ لەو شتانەی کە ئێمە گەنجانمان تەرجیع کرد بابەتی چیە خۆبەخشیە بچون خۆبەخشی بکەن لە کاری ڕێکخراوەیە لە کاوای حکومە بۆ چونکە ئەم خۆبەخشیە بۆ سیڤەکان زۆرە وای لێکا بۆ نمونە ئەم سیڤێکی ئێستا بە نمونە دوو کارمەند دێنە ئێرەوە نیە یەکێکیان بڕوانامەیەکی ڕاگەانی یەکێکیشیان بڕوانامەی ڕاگەانی بەکارلەوە یەکیان دیبلۆمیەوەنی دیبلۆمەکە سێکی دنیای ئەزمموی هەیە لەوێ و ئیشی کردو لەوێ ئیشی کردو لەوێ ئیشتو حتمما کێوە کامیان وەرەگیرێ ئەوەی کە با بڕوانامەکەشی دیبلۆم بێ ئەوە وەرەگیرەکە ئەزمونەکەی زیاترە کەواتە لێهاتووی لە کۆمەڵە سیفاتی مرۆڤەکەوە وەرئەگیرێ بە ڕاهێنان و بە ئەدای ئیشکردن زۆر هەندێک کەس هەیە لێهاتوویەکی زۆر باشی هەیە و لە کارکردن شتێکی توانایەکی باشە خاتەگەڕ بەڵام لە دەگەڵ دەوروبەریا گونجانی نییە کەسی لێهاتوو تا چەند گرنگە خۆی بگونجێ لەگەڵ دۆخەکاندا و لە هەمووی گرنگتر تەحملی هەبێ لەوەی کە بتوانێت ئیدامەی ئەو لێهاتووی خۆی پراکتیزەی ئەو لێهاتووی خۆی بکات خۆی یەکێ لە خەسڵەتەکانی لێهاتووی کاری جەماعیە یعنی کاری پێکەوەیی ئێمە هەر مرۆڤ خۆی بۆ خۆی سیفەت کائینێکی کۆمەڵایەتیە وەنێ کائینێکی کۆمەڵایەتیە لە کاری پێکەوەیە تەکیف زۆر مهمە خۆ گونجاندن یعنی خۆ گونجاندن لێرە شتێکمان پێڵێ ئەبێڵێ تۆ نابێت داوا بکەی خەڵک تۆی بوێ ئەبێ کارێ بکەی خەڵک تۆی بوێ کارێ بکەی یعنی ئێمە ئێستا گرنگ ئەوە نییە بنمونە ئێمە لێرەیە بڵین کاکە بە ئاسی قسە بکەین لە ئاستێکی زۆر بتوانایە دوای بچینە دەرەوە کاکە خەڵک مستەوای ئێمەینێ بۆیە لێمان تێناگەن نا ئەگەر ئێمە خۆمان بە مستەوا بین قسەیەکەکەین بە مستەوای خەڵک بێ
یعنی تۆ ئەبێ کارێ بکەی خەڵک لێو تێبگا خەڵک توانەکان ئەمەش بە چی ئەبێ بە خۆگونجاندن ئەبێ یعنی خۆ هەموو شتێک بەڕاستی هەموو شتێک زانیاری نییە یعنی ئێستا بنمونە کارمەندێکمان هەیە با بڵێن زۆر شارەزای زۆر خەبیرە باشە بە سیرەکەی ناگونجێ کەس نایاوێ ێ با خەبیریش بێ با شارەزاش بێ وە ئاوە کۆزانین چی وایڵێ و کۆ وایە کە تۆ دایکەکە خواردنێکی خۆشی لێ نابێ ڕازان دوێتیەوە اینجا بڵێت بە مناڵەکان دەوەر میکەن بە دەرتان ئەوەنێ با خواردنەکەش زۆر خۆش بێ بەس مادەم بیکەم بە دەرتان نایخۆین بیشی خۆی ئیسفادی لێ ناکەی چێژی لێ نبینی بۆیە بەڕاستی گرنگترین شت کە ئەمڕۆ لای ئێمە ونە خۆگونجاندنە بەداخەوە خۆگونجاندن و تەکیفی کۆمەڵایەتی لای ئێمە هەندێک خەڵک بە هەڵە لێ تێگەشتووە پێی وا بێگەر کارمەندێک لەم کەناڵی بەڕێستانە خۆی بگونجێنێ ئەم کەسە ئێوە خۆی نزی خاتەوە نا ئەم کەسە ئێوێ توانەکانی خۆی ئەم کەسە ئێوە خزمەت بکە بۆیە بەڕاستی لە کاری جەماعیە کاری خۆگونجاندن زۆر گرنگە مرۆڤەکە ئەبێ بەم جەستەیەی بە نەتیجەکەی بە ئەنجامەکەی خۆی بگونجێنێ نەک بەڕاستی ئێمە زۆر کاری خۆی زوو لە موئەسسەسا بووین بەڕێوەبەر و ئەوانە بووین لە موئەسسەساتە عادەتەن لەو شتانە بۆ نمونە ناسی ئەو کەس و با بڵێن ئەوەی کە ئەو ناسێ خەڵگیت مناڵەکەی هێنێ من یەکشتم بە مناڵەکە و باوکی لەگەڵا بوو ئەموو ئێستا ئێمە بە بۆنەی بڕوانامەکەتەوە کە هەتە لەبەر باوکت وەرتەگرین بەس یەکشت بزانە لەبەر باوکت ناتوانانی بەردەوامی لەگەڵمانە ئەبێت تۆ لێهاتووەکانت بسەلمێنی ئەبێ هەکە هاتیتە لای ئێمە ئیسفادە و لێ بکەیت ئێمە یعنی خەڵکەکە یعنی ئەو جەماوەرەی کە لەگەڵ ئێمایە بۆیە ئەمە چییە؟ ئەمە وا ئاکا کە ئەم مرۆڤ هەر کۆمەڵگەیەک بەڕاستی ئاوا تاکەکانی ئیشکا لە ناو موئەسسەساتەکانە کە وەکو ئەم کەسە بگونجێ وەکو بەرهەمەکەی ئەو کەسە ئەتوانین بەڕاستی کۆمەڵگەکەمان پێشخین موئەسسەساتەکانمان پێشخین ئیشەکانیشمان باش بەڕێوە بەرین چی وا دەکات مرۆڤی لێ هاتوو بشارێتەوە یان توانەکانی کە بکە لێ هاتووەکەی کە بکە ئایا پەروەردە و ژینگەی ئەو تاکەی کە تیا پەروەردا بێ کاریگەری هەیە لەسەرەوەی ئەم کەسە مسمانی بەخۆی نەبێ لە دەرخستنی لێ هاتوویەکانیدا زۆر جا پرسیارەکە بە دوویەکی کە بکەین زۆر جا کەسێکی لێ هاتووە لێ هاتوویەکی باشتیا هەر ئضافی ئەو کارم خێزانەکەی سەرکوتیەکە دایک و باوکی نایڵ بێتە پێشەوە یان بەشاد لە شازەکانە مەژەر بوونی هەیە خۆی ئێمە ئەمە دوو بابەتە بەڕاستی بابەتی باوکو دایک و بابەتی ئەوەی کە ژینگەی دەرەوە کە ئێمە لە بابەتی لێهاتوویە ئێمە باسیکەین سە بە نمونە ئێمە باسی باوکو دایک بکەین تەمەەن جیهانی دایک و باوک لەگەڵ جیهانی مناڵە زۆر جیاوازە دایک و باوک ئێمە ئێستا ئەگەر تەمەنێکیشمان هەیە با بڵێن لەوە چێ دایکمانە باوکمان تەلەفۆنێکمان بۆکە هەواڵمانە پرسیاڵە سەر نییە ماڵەوەتەنونی نانەکە و خواردووەوە نییە هەروکو مناڵەکەی جاران سەردەگا تۆ زین چۆنە ئێمە بێ لەو جیهانە تێبگەین ینی ئێمە مناڵین لای دایک و باوکمان مناڵەکانش لای ئێمە مناڵن بۆیە زۆر مێمە ئیمامی عەلی ڕەزای خوای لێ فەرمی مناڵەکانتان بۆ سەردەمی خۆیان پەروەردەکەن خۆی زۆر جار لێکتێنەگەیشتن وا ئاکا کە چی کە مرۆڤەکان نەتوانن پێکەوە بەردەوام بن لێکتێنەگەشتن خاڵێکی تر ئەنانیەت ئەوەی پرسیارەکەی جەنابت لەبیرمان نەچێتەوە بەڕاستی گرفتێک هەیە لە ناو موئەسسەساتەکانە کە گرفتی تاکە هەر تاکێک لە ڕووی ناخەوە خۆی لە ئیشەکە بە گەورەتر بینی ئەم کەسە لێهاتوویەکانی نادۆزێتەوە ئەبێ هەمیشە مرۆڤ خۆی لە ئیش بە بچووکتر ببینێ پێی وابێ لە ئیشەکە فێرە بێ نەک پێی وابێ ئەم ئیشە پێویستی ئەمە هەر کاتێ بگەین ئەو قۆناغی بۆ منە جەنابتان ئێستا لێرەیان پێتان وابێ ئەم کەناڵی پەیامە ئیحتیاجی ئێوەیە ئێوە ناتوان سەرکەوتو بن هەمیشە پێت وابێت تۆ ئیحتیاجی ئەم بۆ مادەم ئیحتیاجی ئێرە کاتە بێ خۆ پێشخەی ئەی ئەگەر ئەم ئیحتیاجی تۆ بوو تۆ پێویست بۆنی خۆ پێشخەی پێویست بۆ نییە بۆیە ئەمە چێتە قۆناغی ئەنانیەت ئیمامی شافعی فەرمێکی تەفەقەهو قبل ئەن تسەودوا فێر بن پێشی بەرپرسیارەتی وەرگرن چونکە کە بەرپرسیارەتی وەرگرت ئیتر ناتەوێت فێر بیت یەکێ لە کێشەکانی ئەم وڵاتی ئێمە ئەمەیە ئەو برادەری پێشوو باسێ کرد یەکێ لەو گرفتانە بابەتی قیادەی و سەرکردایەتی بمنەتەوە ئیتر نایتە تۆ کە من گەشومەتە سەرکردایەتی تر یعنی من کە ئێستا سەرۆکی وڵاتێکم ئێستا من بۆنە سەرۆکی حیزبێکم ئێت پێویستم پێی نییە کە پێویستی پێی نییە
پێویست بۆ زانێت چکۆ تۆ پێت وایە ئەم وڵاتە پێویستی بە تۆیە کاتە تۆ خۆ پێش ناخەی بۆیە ئەم وڵاتە وردە بەرەوکوێڕە بەرەو دوارە بۆیە ئەمڕۆ لە جیهانی منافەسەیە تواناکاندا دەکەوێت هەر کاتێک سیراع و منافەسە نەما لێ هاتوویەکانیش نامێنێ لێ هاتوویەکان ئەبێ لە منافەسا دەرەکەوێت کەواتە گەنجێک ئێستا گەنجێک سیدیکە ها بێنە پێشای خۆمان گەنجێکی 20 ساڵ خۆی بە کێ مەقارانەکە خۆی بە باوکی مەقارانەکە ئەڵێ چۆن باوکمە هۆ شتێ من نیمە خۆی بە گەنجێکی دەوڵەمەند مەقارانەکە ئێوە کۆبێ نا تۆ ئەبێ بەڕاستی ئەلێرە وردە بیر لە چی بکەیتەوە توانەکانی خۆ کاتە ئەم گەنجە لە شوێنەکە ئیشێکی هەیە ئەبێ چی بکە لەم ئیشەیە بیر کاتەوە لەوەی کە لە ئاسی منافسەکانە چەندە چۆتە پێشەوە نەک لە ئاسی خەڵکێکە کە زۆ لە بنا لە ئاسی ئەو کەسەی لەگەڵ یا ئیشەکەین کەواتە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە وا نەگەینە ئاسی ئەوەی کە لە منافەسەیە نەمێنین چکە ئاڵێ لە جیهانی ئارامە داهێنانەکانش نامێنن نابێ بچینە قۆناغی جیهانی ئارامەوە هەر کەسێک گەشتە قۆناغێک لەو قۆناغە ئارام بوویەوە ئەوەکو ئاوێکی مانگ بۆ گەنەکە بۆیە هەمیشە مرۆڤ ئەبێ خۆی بەکەم بزانێ ئێستا ئێمە کە قسە ئەکەین بۆ خەڵکی ئەبێ دوای ئەوەی چوونم بزانین چی هەڵەیەکمان کردەوە چیمانوت پێویست نەبوو ئەبێ بەڕاستی بەردەوام مرۆڤەکان خۆیان لە سیراعێکا ببینەوە و خۆیان لە منافەسەیەکا ببینەوە بۆ ئەوەی لێهاتوویەکانیان چی بێت لێهاتوویەکانیان هەبێت و بتوان ئەدایان باشتر بێ و بتوانێت ئیشی باشتر پێشکەشی کۆمەڵزانی زۆرجار لێهاتووی تەنها لە بابەتی ئیداری و دام و دەستگا و کارکردانی زۆرجار لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە مەسلەی خزمەتی لەناو خێزانە خێزانە کەسێکی لێهاتوو هەیە لە ماڵەیە ئەکسەر کێشەیەک بێت پەنها باتەوە بەر ئەوە دەبەرە چارەسەریکە ئێوە بۆ نمونە بۆ ڕیشسپیەک بۆ ڕیشپێتوانێت پەنای بۆ بن بۆ چکە پێشتر کێشەیەکی زۆر بە ئاسان حەل کردەوە مەخاڵێک خاڵێکی تریش بۆ کێشەکەی بۆ بنەوە چکە کە ئەم کەسە خۆی لە ئاسی ئەوان بە گەورەت نابینێ ئەنانیتی تیانە ئەو چارەسەرەی کە ئیکا بەشی خۆی تیانە زۆر مهمە کەواتە لێرەیە ئێمە بێ پرسیار لەوە بکەین پرسیار لەمە بکەین بۆچی خەڵکێک ئەتوانێ باش بێ بۆ ئێمە نەتوانین کەواتە ئێمە ئەبێ چی بکەین ها بۆ ئەوەی ئێمە ببین بە کەسێکی لێهاتوو ئەڵێ چی پرسیارەکان بکەین بە پرسیاری زانستی جاڵە هەر شتێکە کردی بە پرسیاری زانستی پرسیاری زانستی وەڵامی هەیە نیە من بۆچی خەڵک ئەتوانێ ئیدارەیەکی باش بێ بۆ من نەتوانم من چتوانم بەڵام بیرکەمەوە بەڵام ئەو ڕێگەیانە ئاسەیکە ئاڵێ خەڵکی ئێمە هەمیشە بیر لە سەرکەوتن نەکاتەوە ها هەمیشە ئێمە نمونەی مرۆڤە سەرکەوتەکانە هێنینە وایە ئێمە ئەڵێن فلان ڕاندی سەرکەوتوو بۆ فلان سەرکەوتوو ئەی ئێمە باسی و ڕێگەیانە ناکەین کە ئەم چۆن پێی سەرکەوتوو بووە ئەمە ئەساسەکەیە یعنی من کەسێکە لەناو بنەماڵەیەکە ڕیشسپیەکە و خەڵک گوێ ئافرەتێکە کاکە ئافرەتێکەوەنی ئافرەتێکە پیاوی یەکی گوێ لێگرنۆنی ئێمە بە بگەرنجای ئەم ئافرەتە بە تەمەنە سنگینە چۆن ئەم هەموو خەڵکی گوێ لێگرێ نەک بڵێن وەڵا فلانە کەس خەڵ نا ئێمە ئەبێ ڕێگاکان بگرینە بەر ئێمە ناتوانین بۆ نمونەیەکی لەو ڕێگایانە ئەمەیە کە ئەم کەسە لە ناو کۆمەڵگای هەندێک جا قسەی ڕقیشی بەرامبەرەکەن گوێ لێ نییە وەنی گوێ لێ نییە دڵی گەورەترە بۆ نمونە ئەم کەسە لە ژیانە داوای لە خەڵک نەکردووە وەنی لە ژیانە گلەیی نەکردووە وایە خەڵکێکە ئەبێتە لیشسپی گلەی ناکە لە خەڵک گلەی بۆ لا ئەبا وایە یعنی تۆ بە نمونە تۆ ئەم ڕێگانە بگرە بەر داوا لە خەڵک مەکە گلەی مەکەوە نییە پرسیارەکان بکە بە زانستی بۆ تۆ بتوانانی بۆ من نەتوانم بەڵام هەمیشە بێ ڕێگای خۆی من زۆر جار لە شوێنان باسم کردووە هەموو مرۆڤێکە بێ بە ڕێگای خۆی لێ هاتوو بێ چاولێکەری زۆر جار زۆر خەتەر یعنی ئێمە لە دەورەیەک بووین ئەو دەورەیەک بووین و ئەوانە مامۆستاکەوتی ئادە هەرێکی دوسێ دەقە قسە بکەن من هەڵسام دوسێ دەقە قسەم کردم سەوتم گەورە بوو ئازوو جاجار برادرانیشە پێمەڵەن سەوت و گۆرێ وەڵا ئەو هەڵسا و دکتۆرێک بوو سەوتی گرت هاو بەڵامتی مامۆستا حەزەکەم وەکو تۆ سەوتم ئاوتم کاکە سەوت خوا داوێتی بەس تۆ ڕێگایەکی تر بگرە بەر بۆ ئەوەی کە معلوماتەکە بگا یعنی هەموو مرۆڤێ ئەبێ بە ڕێگای خۆی ئەڵێ شارەزایەک ئەڵێ مرۆڤەکان بە ئازادی لەدایک بوون ئەڵێ خۆکوشتنە ئەگەر خۆمان بکەینە کۆپی پەیستی کەسێکی دیکە هیچ مرۆڤێ نابێتە کۆپی پەیستی کەسێکی دیکە هەر کاتێک مرۆڤ بیری نەکردەوە حەزەکە وەکو خەڵک بێ نا
حەز مەکە وەکو خەڵک بی، حەز بکە وەکو خەڵک ڕێگا باشەکان بگریتە بەر. ئەم دوو شتە زۆری جیاوازە. من ئێستا ئەگەر حەز بکەم وەکو کەسێکی زۆر دەوڵەمەند بم، ئەمە غەڵەتە. ئەبێ حەز بکەم وەکو ئەوە ئەم کەسە چۆن دەوڵەمەند بووە. حەزەکەم ها فڵانەکە زۆر خواناسە، فڵانەکە زۆر خواناسە، بەخوا من پێی ناگەم. ئەی بڵم چی؟ نا، ئەم کەسە چۆن گەشتۆ بۆی بگاتە ئەو کەسە خواناسە. تۆ بیر لە ڕێگاکان بکەیتەوە ئەتوانی لە هاتووبی، بەس بیر لە ئەنجامەکەی بکەیتەوە ئەمرین و ناتوانین سەرکەوتوو بین. زۆر جار ئەو گرنگە، ینی ئەو کەسە لێ هاتووە کە ئەیبینی ئەتوانی ئەزمونونەکانی وەربگریت، ینی بەڵێشت لە ئەزمونە گرنگەکانی ئەو کەس لێ هاتووە کە لە دوورەوە تۆ سەرسامی پێی. ئەزمونونەکە چییە؟ ڕێگاکانە. ئەزمموی ئەو ئەزمموی مرۆڤە سەرکەوتوەکان ئەبێ بێ ڕێگایی کە ئێمە پێیاڕوین باشە، نەک مرۆڤە سەرکەوتووەکە. چکە ئێمە عادەتەن مرۆڤ کە بیری لەوە کردەوە مدیرێک سەرکەوتووە، باوکێکی لێ هاتووە، بۆ نمونە ئێستا کەسێک خۆی زۆر لێ هاتووە نییە، یە خەڵک پێی معجیبە بێ، خەڵک پێی معجیبە بێ، کەواتە ئێمە ئەبێ معجیبی ڕێگاکان بین. بەڵام زۆر گرنگە ئاگاشمان لەبێ خۆمان لە ڕێگاکانە ون نەکەین، ئەبێ زۆر بە ئاگابین. چکە بەڕاستی هەر مرۆڤێ ڕێگایکی تایبەتی هەیە بۆ سەرکەوتن. ئێمە ئەم ڕێگای ئەم ئەگرینە بەر، بەڵام بەچێ؟ بە ئوسلوبی خۆمان. هەر مرۆڤێ بە ئوسلوبی خۆی، یان سەیسە بۆ نمونە ئافرەتێک کچێکە حەزەکە وەکو دایکی چێشتەکەی خۆش بێ، وانە ئەگەر بیەوێ وەکو دایکی چێژ لێنێ چێشەکەی ناخۆشە بێ. ئەبێ تواناکان و لێهاتیەکانی خۆی ڕێگاکانی دایکی بگرێتە ئەنجا ئەتوانێت چی بکە کەسێکی سەرکەوتوو بێ لە خواردنەوەسەگیان. زۆر سپاسەکەین بەڕێز مامۆستا سەربەست بە تا ڕایەنەری پەرەپێدانی خودی خوا بەخێر بێ. مامۆستا گیان سپاسەکەین، مەمنون. دەستان خۆش.